بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. لا خزمت أم برا بريزو خوشويستانا ولا خزمت إيوي بريزو خوشويستا ك يوغرو بينري برنامج شيرينشان كما الخوش بو أمرو ببوني يادي مولودي بيغمر صلى الله عليه وسلم كبيغمر صلى الله عليه وسلم لمان ربيع الأول لدايق بو ولدوايشة ككوشة بو شاري مدينة اما زياتر لم القانية قسل السر شاري مدينة كين وقت بيغمر صلى الله عليه وسلم كوشة بو مدينة تشيا كان بيغمر صلى الله عليه وسلم لمدينة 10 سال جياوة وإلا مكة 11 سال جياني بردسر أو 11 سالي مكة رنگا هموما بيسبتان يا بيني بتمان لا فيلم ولا بسرهات ولا تشيروكا كانك ژیانێکی زۆر پڕ چەرمەسەری و ناڕەحەتی و مەینەتی و ژیانێک کە خاو بوو، یعنی موسڵمانەکان لە مەکەیە سەحابەکان لە مەکەیە چونکە توانای جنب و جوڵیان نەبوو، توانای بڵاوکردنەوەی ئیسلامیان نەبوو و کافرەکانی مەکە نەیانەهێڵا، تەعزیبیانیان یان کوشتن عەزێتیانیان لەبەرەوە جنب و جوڵی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم و گەیاندنی بانگەوازەکەی خوا بە خەڵک زۆر یعنی بە زەحمەت پێگەیشت. بەس وەختێک کە کۆچەکا بۆ مەدینە ئەم 10 ساڵەی مەدینە زۆر گەورە بووە. باسی ئەوە کەین بزانین پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لەم 10 ساڵەی شاری مەدینە چی کردووە. وەختێک کە دەسەڵات پەیا ئەکەن، ئایا دەسەڵاتەکان دەسەڵاتێک بوو کە خەڵکی کوشتووە، تۆقێنەر بووە، ترسێنەر بووە، یان ڕەحمەتە للعالەمین بووە، چونکە خوای گەورە وەسفی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کات بۆی کە وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین. ئەی محەممەد تۆمان بە ڕەحمەت بۆ هەموو دنیا ناردووە، نەک هەر بۆ موسڵمان، بۆ کافریش. چجای ئەوەی تۆ مسلمان لە ناو خۆیە یەک بکوژەیە ئەو بە کافر بزانێ، ئەو بێدین بزانێ، ئەو یعنی پێغەمبەر ڕەحمەتە. ئەم ڕوەی ڕەحمەتی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم زۆر زەرورە تیشکی باشی بخرێتە سەر. یعنی کەسێک کە مسلمانە ئەبێ ڕەحمەت بێ بۆ خەڵک، نەک عەزاب و ناڕەحەتی بێ، نەک مەینەتی بێ، نەک سزای خەڵک بە، نەک ناڕەحەتی بێ بۆ ماڵ و مناڵەکەی خۆی. لەبەرەوە وەختی خوای گەورە وەسفی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم لە ئاەتێکی قورئانە فەرمێ النبي أولى بالمؤمنين من أنفسهم. إما لم زنجير باسي جياني بيغمبر صلى الله عليه وسلم لم شيرين شايا باسي أو أكين، لم مانجي مولودها باسي أو أكين. شون بيغمبر صلى الله عليه وسلم آياتك أفرمي بيغمبر صلى الله عليه وسلم النبي أولى بالمؤمنين بو إيمان داران لبيشترى، يعني لبيشترى بو إيمان داران لنفسي خوان، يعني يسمى من خوم أم برا برا زمان خوي أم برا جورمان خوي بو خوي كان خوي خوشويت من خۆم چەندێک خۆم خۆشی پێم ئەوەنە زیاتر ئێمەی خۆشەوێت، یعنی لە خودی خۆمان زیاتر نزیکترە لێمان، خۆشەویسترە لێمان. ئەی بۆ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم کە ئاوا خۆشەویست بوو بۆ ئێمە لە دنیا بەرنامەکەی ڕەحمەتە بۆمان، لە قیامەتە ڕزگارکەرە بۆ ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم. ئەی بۆ ئەم ڕەحمەتەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم ئێمە هەستی پێ نەکەین، بۆ خۆشمان نەوێت لە کاتێکا کە لە قیامەتە فریادگوزارە بۆ ئێمە، فریاد ڕەسە بۆ ئێمە بە شەفاعەتەکەی، بەوەی کە هر إنسان كجيشت عالمي برزخ جيشت قيامت يشيك لو كساني كفرياك يا بيغمبر صلى الله عليه وسلم. ڕۆژێکیان تەرمێکیان هێنا بۆ ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی لەسەر بکات. پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسی ئایا ئەم مردووە قەرزی لەسەرە؟ ئەوانەی لەوێ بوون وتیان بەڵێ. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر قەرزارە. کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم وەڵامەی بیست فەرمووی مادەم وایە ئێوە نوێژ لەسەر براکەتان بکەن، من نوێژ لەسەر کەسێک ناکەم قەرزار بێت. بەڵام ئەم حاڵەتە لەسەر دڵی خۆیشی زۆر سەخت و گران بوو. بەڵام دواتر کە هەندێ دەرامەتی کەوتە دەست لەبارەی ئەو باوەڕدارانەوە کە دەمرندەی فەرموو سەرپەرشتیاری فڵانە کەس منم، هەر کەسێ قەرزێکی هەیە وەری بگرێتەوە با بێت بۆ لای من. لە ڕاستیدا ئەم نزیکی و لە پێشتریەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئیمانداران لە خۆیان لە دنیا و قیامەتە لە پێشترە و ڕەحمەتە. ئەم ڕوەی ڕەحمەتەکەشی هەتایە هەر بەردەوامە بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ دوو ڕووەکانیش هەر ڕەحمەتە، ئەوە تا لە سایی ئەو ڕەحمەتە فراوانەیە لە دنیادا سزا نەدران، دەهاتنە ناو مزگەوت و بەناو مسلمانانە دەهاتن و دەچوون و لە هەموو ئەو مافانە سوودمەند ئەبوون کە مسلمانان سوودیان لێبینی. بەڵام ئەو سەروەرە هیچ کات پەردەی لە ڕوو هەڵنەماڵین. ئاگداری دیوی ناوەوەی زۆربەیان بوو
تەنانەت ناوەکانیشیانی بە حەزرەتی حوزافە ڕەزی الله عنه وتبوو. هەروەک لە ڕیوایەتێکە هاتووە لەبەر ئەم هۆیە حەزرەتی عومەر چاودێری حەزرەتی حوزافەیە کرد. دی بای نوێژ لەسەر جەنازەیەک ناکا، ئەویش نوێژی لەسەر ناکرد. لەگەڵەوەشە ئیسلام نەهات ئابڕوویان بەرێت، بەڵکو بەهۆی مانەوەی بەردەوامیان لە نێو مسلمانانە هەر هیچ نەبێ کوفرە ڕەهاکەیان گۆڕا بۆ گومان و دوودڵی. بەم جۆرەش چێژەکانی دنیایان هەموو بەجارە لێتاڵ نەبوو. ئاخر زۆر زەحمەتە کەسێ باوەڕی وابێت بەرەو نەمانەچێت و لەگەڵەوەشا لەزەت لە دنیا وەرگرێت. خۆ ئەگەر کوفرەکەیان ئەوەندە گومان و دوودڵی تێکەڵ بوو بێت کە بڵێن لەوانەیە ئاخرەت هەبێت، ئەوە ڕەنگە ئەو کات ژیان بە تەواوەتی بۆیان نەبێ بە تاڵاو. جا ئیدی لەمڕۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە جۆرێک لە جۆرەکان بۆتە ڕەحمەت بۆ دووڕووەکانیش. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ژیانەکەی نەسیر و بها، یعنی پێی ئەڕۆین بڕێوە ئەخلاقەکانی هەڵسوکەوتەکانی سنەتەکانی سنەتە عەمەلیەکانی سنەتە کرداریەکانی. عالمێکی ئەڵمانی ئەڵێ ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بریتیە لەوەی کەوا من مسلمان نیم، بەڵام بە ژیان و هەڵسوکەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ژیانە بەمەسەر. سە بۆ نمونە خواردن، ئێوە لێرام مەطعەمەتان هەیە، خۆت ئەم خواردنتان هەیە، چەندێ ضرورە لە هەڵسوکەوتمانە لە خواردنمانە بسم الله ئەکەین، چەندێش ضرورە شوێنکەوتی سنەتی پێغەمبەر بین صلی الله علیه وسلم. جا پیرۆزبایی لەسەر جە مسلمانانەکەم بە تایبەتی مسلمانانی کوردستانی خۆمان وەکو ئەویان شوێن یادکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم شوێنکەوتنی سونەتەکانی وەکو جەنابتە فەرمی لە بسم الله کردن پێغەمبەر صلی الله علیه وسلم فێری کردوین تەنانەت لەو ڕۆژێک کە لەدایکە بیتا چتا قەبەر هەموو بەرنامێکی بۆ داناوین، یعنی ئەوەی دوای سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئینشاءالله لە دنیا بەحیات تووشی زەرەر نابێ، شتیوانی خوا بۆ قیامەتیشی سەبەر دەبێ. ئێستا ئێمە حتا ژنهێنانمان مامەڵەکردنمان هاتوچۆمان هەموو شتێکمان ئیلا سنەتێکی تایە، حتا ئەوەشی کە دیندار نییە دینداری ناکات هەر بەشێکی زۆر لە سنەتی پێغەمبەر جێبەجێ کات، چونکە بۆ بە خوڕەوشتی ڕۆژانەمان. یعنی ئەو شتانە چینی سەلای جەناب دەگەر کە سنەتە و جێبەجێ بکەیت، یعنی ژیانی عەمەلی بێت، کرداری بێت، قەولی بێت. بۆ نمونە برایەکەت نەخۆشە بێت سەردانیەکەی ئەمە سونەتە، بە تەلەفۆنێک هەر ئەحواڵی پرسی سونەتە، شوێنکەوتنی جەنازە برایەک دەمرێ هەر سونەتە و خێر دەگیرە بێ. یعنی ئەتوان بڵێم هەر جوڵێ مسلمان ئەگەر بە نیەتی سونەت بیکە هەر لە خەو هەستانی تا ئەنوێت هەر بە حەسەنات بێحسابە. چەند ضرورە سڵاواتمان زۆر بێت، سڵاوات لە پێغەمبەر سڵەم کە ئەو شافیعی ڕۆژی قیامەتمانە، ئەو ڕزگارکەرمانە لە ڕۆژی قیامەت. وەڵی ئەوە تا زۆر بێت هەر کەمە، یعنی ئەتوان بڵێم زمانە دایم لەسەر ئەوە ڕابێ خوای گەورە پێ بەخشێ زۆر زۆر خۆشە وەختی سڵاو لە پێغەمبەر. وەڵا بە حەقەت زۆر کاتێک ئینسان گوناحێکە چەنە پێی ناخۆش بێ کە سڵاوەتەیە ئەگەر ئەهلی ایمان بێ بدڵی بۆیان خۆشە بێ، چۆنە گوناحەکە دڵ ناخۆشە بێ ئەکسەر بۆش خۆشە بێت. چەندێ دڵخۆشی بە مەولوی پێغەمبەر. وەڵا زۆر زۆر ئەگەر پێشمان بگرێ مەولودی شەکەر ئینشاءالله ئیمسا سنەتەکانی پێغەمبەر سەڵەم چەندێ ضرورە ئێمە جێبەجێیان بکەین، چەندێ پێغەمبەرمان خۆش بێت. وەڵا زۆر ضروري زۆرە بێ جێبەجێ بکەین. سڵاوەتی لە پێغەمبەر. بەڵێ خۆش دەوێت. بەڵێ زۆر. چ شتێکی پێغەمبەر؟ وەڵا ڕازگۆیی دەست پاکی نیەت پاکی هەستێکی خۆشە، هەستێکی زۆر زۆر خۆشە. پێغەمبەرت خۆشەوێت؟ لە خۆم زیاتر. بۆچی خۆش دەوێت؟ شیرینە لەلام وەکوەوەی کە وەکو فەیلسوفێک یەکەم بیرمەندی هەموو ژیانە، چونکە زۆربەی فەیلسوفەکان دانیان پێنەوە کە یەکەم بیرمەند بووە، چونکە ئەیتوانی شەڕ ئاشتی پێکەوە ببەستێتەوە، یعنی ئەوە لە هەموو دەتوانێت هەموو کەسەکانی بۆیە خۆشمەوێت. قورآن فەرمێت دەربارەی پێغەمبەر سەڵەم وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، تۆمان بە ڕەحمەت ناردووە، یعنی ڕەحمەت بۆ موسڵمان بۆ کافر، نەک بۆ توندوتیژی، نەک بۆ کوشتن، نەک بۆ خەڵک لەناوبردن، کەواتە پێغەمبەر سەڵەم ڕەحمەتە. ئەم ڕەحمەتە چۆن دەربخەین بۆ خەڵک؟ ڕەحمەتە ئەمە ئەبێ سەرەتا بۆ ژیاننامەکەی گەڕێنەوە بزانین ئەم کەسە چی کردووە، ئەم کەسە دایمە لە ئاشتیا بووە، هەرچ کاتێک کە بیویستە چاکەیەکی بکردایە ئەنی هەموو کەسەکە ئیزان کە ئەم ئینسانە چۆنە، ئەم ئینسانێکی پاک بوو، ئینسانێکی نەبووە، خراپ نەبووە، تۆ ئینسانێک بووە هەمیشە حەزی لە ئاشتی بووە، حەزی لە پێکەوە ژیان بووە،
حەزی لەوە نەبووە ئینسان کەسێک زەرێری پێ بگەێنی هەمیشە کەسەکانی وستە بۆ ناو بەهەشت من و تۆ بخاتە سەر ڕێگەی ڕاست نەکمان خاتە سەر ڕێگەی خراپ کەواتە ئەم ئینسانێکی باشە بۆی ئێمە خۆشمانەوە خۆشەویستی ئێمە بۆ ئەوەیە وەکو مرۆڤێک ئەو مرۆڤ کە هەمومانی خۆشە ئێمەش ئەومان خۆشەوە لە کوردایشتا هەمومان نەزانین کە ئەف شانس منەما بووە کە شەفاعەتمان بووەکە لە قیامەتەوە لە وڵاتی کوردەواری ئێمە بە تایبەتی پێشینەکانی ئێمە بۆ باپیرانی ئێمە زۆر گرنگیان ناوە بە مەولوی نامی پێغەمبەر بەو کاتانەی کە مبارەک بوو لە مزگەوتەکانە لە ماڵەکانە ینی ئاهەنگی مەولودی پێغەمبەر گێڕاوە لەبەرەوە ئەم بەرنامەی ئێمەش بەشێکە لەوە کە چۆن بتوانین ژیانی پێغەمبەر ئاوا زیینو بکەینەوە لە ژیانی خۆمانە لەبەرەوە پێغەمبەر چۆن لە پێشترە بۆ ئێمە لە خودی خۆمان ئێمە باسی ئەوە ئەکەین کە واعلموا أن فيكم رسول الله بزانن پێغەمبەر صلی الله علیه و سلم ناوتانایە بەچی لە ناومانە ئێستا ئێمە ڕۆژانە پێنج فەرزی نوێژ لە مزگەوتەکانی کوردستانی خۆمانە لە لادەکانمانە لە هەموو عالەمە لەوەی کە مسلمانی تیابێت بانگەدرێت کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ناومانەیە هەر لە ناو بانکە ئەشهەدو ئەن محەممەدًا رسول الله صلی الله علیه و سلم لە نوێژەکانمانە ڕۆژی بەلای کەمەوە حەڤە دانەجار ئێمە شایەتومانە هێنین کە ئەشهەدو ئەن محەممەدًا رسول الله لە تەحیاتە لە مناسباتەکانمانە وەختی ئێمە ژنە هێنین کچێک کە شووەکات بە چیکە بە شریعەتی ئیسلام شووەکات و ژنە هێنێت کەسێک کە بڵین مناڵێ بێت فکرە و بیر و باوەڕمان تێگەیشتنمان ڕۆشنبیری کۆمەڵایەتیمان هەڵسوکەوتی مامەڵەی ناو خۆمان هەرچیشتمان هەیە بە پێی منهەجی پێغەمبەر صلی الله علیه و سلم حتا کەسێکیش دینداری نەکا لە وڵاتی خۆمان یعنی کەسێ نوێژیش نەکا هەر لەسەر سونەتی پێغەمبەر مەڕوات یعنی تۆ سەلامەکەی ئەم برا بەڕێزانەیەنە ئەم چایخانە کەس سەلامەکەن سەلامی ئیسلامە لەم سەلامات تۆ خێر دەسەکەوێت کە ئەڵێ ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه سی دانە خێر دەستی تۆکەوێت بۆ قیامەتە جا ئێمە برانی بەڕێز ئێمە نازانین ئەم خێرە ئێستا هەستی پێ ناکەین زۆر جار ئەم خێرە چۆن دەستمانەکەوێت چۆن لە قیامەتە فریامانەکەوێت ئاخر ئینسان کە چۆن ناو قەبرەکەی چۆن ناو گۆڕەکەی خۆ ناو قەبرە نییە عالەمێکی ترە شتێکی ترە گیانێک چکە ئەو لەشە ئەڕزێدە ئەو لەشە نییە ڕۆحە ڕۆح جەوهەرە گەورەکەی ئینسان ڕۆحێتی کە لە وەختی خەوا جاری وایە تۆ وەکو ئاەتێکی قورئانە فەرمێن لە وەختی خەوا تۆ خەوێکی دوور و درێژە بینیت بەڵام ڕۆحەکەتە ئەڕوا ئەو هەموو شتە ئەبینێت ئەو ڕۆحەکە ڕۆحە ئەسڵەکەی ئینسان نەفسی ئینسان کە دەرچوو لە ئینسان جارێتە ناگەڕێتەوە بۆ ناو ئینسان کە نەگەڕایە ئەو کاتە لە قیامەتە تۆ سەیرەکەی ئەو شتەی کە فریاتەکەوێت نە مناڵەکەتە نە خێزانتە نە باوکە نە دایکە نە عەشرەت و بنەماڵە هیچ کەسێ فریا ناکەوێت ئەو عەمەل و کردەوە جوانانەی کە ئینسان خۆی کردوێتی و ئەو شتانی کە کردوێتی بە تایبەتی خۆشەویستیمان بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆشەویستیمان بۆ خوای گەورە ئینسان ڕزگارەکە لە قیامەتە ئینسان نەجاتەیە لە خۆی لەبەرەوە بەڕاستی زەرورە ئێمە پێغەمبەرمان خۆش بێ صلی الله علیه و سلم ئەم مانگە فرسەتی ئەوەیە کە زۆر جار گوێ لە وتارێک بگرین لە شتێک بگرین کە ئیسفادەی تیابێن گوێ لە قورئان بگرین گوێ لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بگرین بۆ ئەوەی خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم زیاد بکات لە دڵمانە بەچی بە سڵاوات ئێستا ئێمە ڕۆژانە جەنابتان لێرە دانیشن یعنی ئینسان هیچی تێ ناچێت سە سڵاوە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم باوەڕکە 7 دقەی پێچێت ئەم سڵاواتە ڕەنگە لە دنیا هەر تۆ سڵاواتەکە بکەزانە چەند ڕۆژانە چەند دڵت خۆشە بێت دوای ئەوە بزانە چه ئەجرێکە دەستەکەوێت هەموو سڵاواتێک ئێستا حەدیثێکی پێغەمبەرتان عەرز دەکەم لە خزمەتانە هەموو سڵاواتی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەڵام تێهاتەوە هەموو سڵاواتی ئەجرێکی زۆر گەورە بۆ ئەنووسرێت هەموو سڵاواتێکە لە تۆ پێغەمبەری صلی الله علیه و سلم مشکلەیە کە ڕۆژانە هەتە بۆت حەلە بێت بەس پێی نازانی هەر خۆی سڵاوات دوعایە یعنی وەختێ تۆ سڵاواتی لە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیتر زۆر جار ڕەنگە زەرور نەبێت تۆ دەست بەرزکەیتەوە دوعا بکەیت چونکە سڵاواتەکە خوای گەورە ئەزانێت کە تۆ چ داوایەکەت هەیە جاری وا هەیە حتا من داوایەکەم هەیە پێی نازانم یعنی نازانم داوای بکەم یان ئێشتا یعنی کاتیەوە نەهاتۆ کە ئەو دوعای بکەم خوای گەورە زانێت تۆ محتاجی بەوەی کە شتێکت بۆ بێتە دی کە خۆیش نەزانێ دوعا بکەیت بەو سڵاواتە نزیکە بێتەوە لەوەی کەوا ئەو شتت بۆ بێتە دی و ئەو دوعایت قبوڵ بێت پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێکە فەرمێ حیاتی خەیرا لەکم ومەماتی خەیرا لەکم ژیانی من خێرە بۆ تۆ ئێوە ئەی ئومەتی ئیسلام مردنیشم هەر خێرە بۆتان باشە ئەوە ژیانەکەی زانین کە بە بۆ نێو کە فەرمودەکانی فەرموو قورئان هاتۆتە خوارەوە بۆ ئەو ئەم ئیسلام و ئەم ئیمانە و ئەم شتە باشەی بۆ ئێمە بڵاو کردێتەوە خێرە ئەی باشە مردنی چۆن خێرە بۆ ئێمە لە فەرمودەکەیە باسیەکە ئەفەرمێ هەموو ڕۆژێکی پێنجشەمە کردەوەکانی ئێوە سەرەخرێت بۆ ئاسمان اینجا ئەبرێتە بەردەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەدیثەکە ئەفەرمێ عەرزەکرێ بۆ من
ئەفەرمی هی یەک بە یەکتان عەرزەکرێم زۆر جارێمە ئەو پرسیارەمان لا دروستە بێڵین باشە چۆن فریاکەوێت پیانسەم سەیری ئەم هەموو کردەوەی ئەم هەموو خەڵکە بکە شتێک هەیە دیاردەیەک لەم بەرنامەی خۆمانە لەم شیرین چا باسم کردووە بە چەند ئەڵلقەیەک دابەزیوە دیاردەیەکی عالەمیە لە ناو مسلمانە لە ناو مەسیحیە لە ناو یەهودیە لە ناو یەزیدیە لە ناو هەموو دینەکانە ئەمەیە هەر ئینسان بێ ئەمەی تایە ئەوەیە کە ئەمرێت جاری وایە بە مردنی طبیعینا بەڵام تۆ خوا نەخواستە لە حایسەیەکی سیارە دامەکەیت لە کوردەواری خۆمانە ئێستا لە وڵاتی خۆمانە ڕەنگە 10,000 حاڵەتی وا هەیە بەس خەڵک باسی ناکە من کۆمەڵی خەڵکم دۆزیەوە کە مقابلەمکردن ئەم حاڵەتی بەسەر هاتووە پێوترێ نزیکبوونەوە لە مردن یان مردنی پێشوەختە مە لە عالەمە هەر مەشهورە و مؤسساتی گەورە علمی هەیە لە ئەوروپا لە ئەمریکا لە ڕۆژاو لە هەموو جیهانە کە ئیش لەسەر ماکەن بەس لە ئەمریکا 25 میلیۆن کەس ئەم حاڵەتی بینیوە مەکەی سەباسێکم بێهۆشەکەوێت کە بێهۆشەکەوێت دنیایەکی ترە بینێت دوایی کە هۆشیێتەوە ئەڵێ شتێکم بینی خەو نەبوو یا لە عملیاتە کە هەڵەسێتەوە لە عملیات لە سا هەفتای خەڵک نایبینێت ئەم داتایەکی علمیە من باسێکم زانستیە لە سا هەفتای بەس لە سا 30 خەڵک بڵین لە نەخۆشی جەڵدەیە لە عملیاتی دڵە لە سووتانە لە مناڵبوون بۆ ئافرەت کە بێهۆشەکەوێت ئەم حاڵەتە ئەبینێ ئەگاتە عالەمێکی تر مەلایکە ئەبینێ کە سوکاری خۆی ئەبینێ کە مردوون یەن بە پێشوازی و دوای پێڵێن تۆ نەمردوویت تۆ گەڕیتەوە بۆ دنیا تۆ ئێشتا نەگەیشتوتە ئێرە ئەوەی ئەم حاڵەتی بینیوە لە ئەمریکا بەس ئەمریکاتان پێڵێن 25 میلیۆن حاڵەت لەمە هەیە کە ئەمەی بینیوە حتا لە یوتیوب بنووسن الرجوع بعد الموت بە ئەنگلیزی بینوسن بە فەڕەنسی بینوسن بە عەرەبی بینوسن ئەی هێن ئەم دیاردەیە زۆر عالەمیە گەورەیە جام باسی ئەم نقطەیە یعنی باسمان لەوە نییە کە باسی ئەم دیاردەیە بکەین باسم لەو نقطەیە کە ئەمانە زۆربیان ئەڵێ کە کاتی ئەگەیتە ئەو دیو یعنی عالەمی بەرزەخ ئەڵێ وەکو وایە بە ملیۆنەها چاوشت ببینی بە ملیۆنەها عەقڵ بیر بکەیتەوە یعنی ئەم ئینسانە نیت ڕۆح شتێکی زۆر باڵا دەستا بە یەک لەحظە ئەتوانێ هەموو شاری سلێمانی هەرچی خەڵکەیە یعنی تۆ کەسێکە ئەمرێ ئەزانێ هەرچی دڵی خەڵکی سلێمانی هەیە چی تایە هەمووی خوێنێتەوە نەک ئەوەی کە لەگەڵ یاتێ بۆ سەر قەبران ئەمە قسەیەکی علمی زانستیە من باسێکم لای ئێوە جامە بەسم چییە بەسم ئەوە لەبەرەوە سیر نەبێ بەلامانەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ڕۆژی پێنجشەمانە کردەوەی هەموو عالەم پیشانی بدرێت چونکە هەموو کەسێک ئەوەی تایە ئێتر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فەخری هەموو کائیناتە یعنی بەخێر بێنێ خۆکەس شانازی هەموو مرۆڤایەتیە چۆن یعنی ئەمەیتیانە لەبەرەوە پێ سڵم فەرمی هەموو پێنجشەمانێ کردەوەکانی ئێوە پیشانی من نەدرێ هی ئەو هەفتەیەتان ئەفەرمێ ئەگەر کردەوەکان باش بوو جوان بوو یعنی خێر بوو ئەوە من سوپاسی خوا ئەکەم کە ئەم عەبدەی خوا ئەم کەسە لە ئومەتەکەی من ئەم هەفتەیە کردەوەی جوانی کردووە ئەفەرمێ چیە فەرمێ ئەگەر گوناهتان تیا کرد ئەوە من لەو ئەخیری هەفتەیە بۆ یەک بە یەکتان ئەڵێم یا ڕەبی خوایە فڵانە کەس بەناوی خۆتۆ فڵانە کەس ئەو گوناهەی کردو لێی خۆش بە هێم هەفتەیە سوبحان الله بۆیە پێ لە پێشترە بۆ ئێمە لەکێ لە خودی خۆمان چونکە من باوکم دایکم ئێوە کە سوکارتان خێزانەکەت مناڵەکەت کوا پێنجشەممان بیرمان هەیە ینی بەدەگ من بیری هەیە کە دوعا بۆ تۆ بکە کە خوایە لە گوناهی ئەم کەسە خۆت دەی پێ سڵم هەموو پێنجشەمەیە بۆ تۆ یەکات کە لە گوناهی ئەو هەفتەیەت خۆش بێت هەموو پێنجشەمەیە ئەم کردەوە باشانمان سەر خرێت و پیشانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مدرێ ئەفەرمێ ئەگەر گوناهی تیا بوو ئیستەغفەرت لەکم الله داوای لێخۆشبوونە کەڵم خوایە ئەو عەبدی خۆتە هەرچەند گوناهی هەیە تاوانی هەیە خوایە لێ خۆش بە ئێمە ئاگامان لێ نییە پێغەمبەر صلی الله علیه و سلم داوای لێخۆشبوونەکەی بۆ کردوین و خوای گەورەی ئینشاءالله قبوڵ یەکا لەبەرەوە ئایا لە پێش نییە بۆ ئێمە کە بەڕاستی ئەو پێغەمبەرمان خۆش بێت صلی الله علیه و سلم ضرور نییە سڵاوە لەو پێغەمبەرە بین کە هەموو پێنجشەممەیە داوای لێخۆشبوونمان بۆکە سوپاسی خوا ئەکا لەسەر کردەوە چاکەکانمان نسألك الله أن تجمعنا يوما برسول الله من كوثره يروينا فتقبل يا رباه مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم يا رب صل عليه يا رب صل عليه يا رب صل عليه صلوات الله عليه طاهر القلب نقي ذاكر لله المصطفى الصفي صلى عليه الله
أخلاقه وصفاته سبحان من سواه هو قدوتي وحبيبي ودعوة النجاة يا رسول الله يا حبيب الله فاكتب لنا نلقاه ندعوك يا رباه والله لما فيروزا درود وصلاة بوجاني باش بيغمر صلى الله عليه وسلم اللهم صل على محمد وعلى آل محمد والله راسي أوي ئێمە بمانەوێت لە مانگە زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم شوێن کەوتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم چی کردووە چۆن ئێمە چۆن ئەڵێن پێغەمبەرمان خۆشەوێ خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای گەورە فەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ئێوە ئەگەر ڕازەکەن ئەڵێن ئێوە ئەگەرن ڕاستەکەنانە ئێمە خوامان خۆشەیە ئێوە شوێن من کەون هەتا خوای گەورەش ئێوە خۆش بێ درود و سەلام بۆ گیانی پاکی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەم میادە پیرۆزەدا پیرۆزبایی لە خۆمان و لە هەموو موسڵمانانی جیهانەکەی مامۆسایەکە فەرمێ مامۆسایان فەرمێ ئەگەر پێ سڵم کە هاتە مەدینە ئەگەر من لەوێ بوومایە ئەفەرمێ لە پشتی دارخورمایە لە پشتی دیوارێک لە شوێنەکە خۆمە شاردەوە چکە ئەوە نەگوناهبارم بەخوا نەمەتوانی بچمە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر تۆ لە مەدینە بوویتە لەو کاتە کە لە قوبا ڕۆ کاتە ناو شاری مەدینە چیتە کرد چیتەوە والله چیمە کرد والله جاخۆ لە خۆشەویستی وازم شارەکەی مەحوێ ئەفەرمێ ئەگەر هاتی دایە ناو مەدینە ئەیگوت غەریبی تازە هاتوو ئەیگوت ئەمە پێغەمبەرستانە ئەوەنگە بە نوری بەعکسی نوری پێغەمبەر ئەوەندە من و عەکیز بوون غەریبی تازە هاتوو ئەیگوت ئەمە پێغەمبەرستانە بەڕاستی ئەنی تۆ لێ بوویدا چی ئەنی لەوە خۆشتر هەبوو چی لەوە خۆشتر بێ تۆ شوێن کەوتەی پێغەمبەری بە دیداری پێغەمبەر شاد بی صلی الله علیه وسلم ڕۆژانە ئەگەر سڵاواتی لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چنێ دڵت پێی خۆشە چنێ هەستەکەی ناڕەحەتەکانی ژیان مشکلەکانە حەلەبێ پێش ئەجرە قیامەتێک بەڵێ وەڵی زۆر دڵخۆشم من جاری وا هەیە بەیانیان کە لە مزگەوت دەگەڕێمەوە هەر خۆم ئەڵێم سەلام عەلەیکم یا ڕەسوول الله صلی الله علیه وسلم زۆر خۆشحاڵم کە سڵاوات لەسەر پێغەمبەرم دڵخۆشم زۆر چنێ ضرورە سڵاوات لە پێغەمبەر بین ئەی باشە مامۆستا چۆن ضرور نییە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین یعنی ئەو کەسێکە کە ئیتر بۆ تەواوی مرۆڤایەتی هاتوۆتە خوارەوە ئەمە لەلایە لە لای دووەمیشیان ئەو کەسێکە تەنها پێغەمبەرە کە فەرمێ ئومەتی لە ڕۆژی مەحشەرە فریامانەکەوێ تاکە کەسێ فریاد ڕەسی ئێمە بێ تەنها ئەوە رسول الله إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما چنێ خۆش دەوێت نازانم خۆشەویستی ئەو ئیلامالانی هەیە لە دایکم لە باوکم لە خوشکم لە برام لە ڕۆڵم لە عەزام یعنی ئێستا ئەگەر بێت و خوازیارم من بتوانم بەجەستەی خۆم نەک بە قسە دیفاع تەنها لە وشەیەکی بکەم تەنها وشەیەکی ئەگەر سونەتەکانی پێ سڵم ئەگەر شەریعەتەکەی پێ سڵم ئەخلاق و ڕەوشتی ئەو ڕەسوول الله صلی الله علیه وسلم لە ناو کۆمەڵگای خۆمانە دەربێنی هیچ ئەمێنێتەوە ناوی ژیان بێت نەخێرنە وڵای نامێنێتەوە ئێستا وردە خەڵکەکە پشتی تێ کردووە ئەوە تا ژیان بەرەو سەرگەردانی و سەر لێ شێواوی ئەڕوا بەرەو بێ سیقەی و بێ باوەڕی ئەڕوا بەرەو بێڕەحمی و بێبەزەیەتی ئەڕوا یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەری دایکمان عایشە فەرمێ قورئانێک بوو ئەڕۆژ بەڕێیە ئێمە ئەتوانین پەیڕەوی ئەو بکەین نەخێر با کاک شێخ فاتح لە 120 پەیڕەوی شوێن کەوتی ئەو بین ئایا بزانم کۆمەلگا چی بەسەریەت چۆن ئەگۆڕێت تۆسە بەرماڵەکەی خۆ پاکەر و من بەرماڵی خۆم پاکەمەوە شار وردە وردە هەر کەس بەرماڵی خۆی بکات و شار پاک و تەمیز دەبێت بەڵام وەرە ئێمە پێویستمان بە یەکشت هەیە کاک شێخ فاتح پێویستمانەوەی لە تەربیەی مناڵەکانمان دەست پێ بکەین ئینجا بۆ گەورە نەک لە گەورەوە بۆ خوارەوە پێم لە فەرمودەیەکی فەرمێ هەموو پێنج شەمانێک عەرزی کردەوەکانی ئێوە کرێ بۆ من ئەگەر
کردەوەکانتان جوان بوو یەک بە یەک بەناوی خۆمانەوە ئەوە سپاسی خواکەم لەسەرەوەی کە تا ئەو هەفتەیە باشتان کرد ئەگەر خراپەتان کردبێت ئەوە ئەستەغفیرڵڵاهتان بۆ ئەەکەم و داوای لێ خۆشبوونەکەم خۆیان لیان خۆش بە باوکو دایکمانەوەی بیرە پێنج شەمانەوەمان بۆ بکات وەڵی زۆر بەکەمی بۆچی لەبەرەوەی ئێمە لە بیدایەتەوە تانیهایەت بە شێوەیەک پەروەردەکراوین کاک شێخ فاتح تەنها بە زەبری شەق و لێدان فێری نوێشکراوین نەهاتوون وەکو پێویست لەگەڵمانادا بنیشن تێمان بگەین ئایا نوێژ یعنی چی بۆچی ئەیکەین ئەمە لەلایە لەلای دووەمیشیان ئەمڕۆ من و تۆ کە تقریبن نەوەکانمان بەرەو پێگەیشتن ئەڕوە واجبی سەرشانمانە ئەوەی کە جەناب دەفەرمووی بۆ نەوەکانمانی پیادە بکەینەوە ئەگەر بێت و ئەمڕۆ ئێمە بۆ نەوەکانمانی پیادەکەینەوە سبەی ئێمە نەوەیەکی شارەزا لە دین شارەزا لە پەیڕەوی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شارەزا لە حەدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئایا ئێمە ئەتوانین هەڵسین بەم کردارە ئەبێ هەڵسین ئەگەر خۆمان بە مسلمانە زین ئەبێ هەڵسین ئەگەر قیامەتمان ئەوێ دنیا وازێ بێنە دنیا تازە ئیمتحانێکە بۆ تۆ یەکێک لە دەرسەکانی تۆ پەروەردەی مناڵەکانتە یەکێک لە دەرسەکانی تۆ پەروەردەی موجتەمەعەکەتە پەروەردەی و کەسانی کە لە چواردەوری تۆوان بۆ ئەوەی لە دەست و دەم و قاچ و گیان و چاو هەموو شتێک پارێزراو بن بۆیە پێغەمبەر فەرمێت ئەفەرمێ لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من نفسه ئیمانتان تەواو یعنی ئیماندارن بەس ئیمانتان تەواو نییە حتا منتان لە خۆتان زیاتر خۆشتر نەوێت لە مناڵەکانتان لە کەسوکارتان لە مناڵتان لە ماڵەکەی دنیاتان ئەبێ منتان لە هەمووی خۆشتر بێت حتا حەزرەتی عومەر فەرمووی یا رسول الله والله من هەموو تۆم لە هەموو کەسێک خۆشتر بەس لە خۆم خۆشتر بێت دوایی فەرمووی یا رسول الله من تۆشم لە خۆم خۆشتر بێت یعنی من بەس چییە بەس ئەوەی خۆشەویستی بەڵسم بەچی دروستە بێت خۆی ئاسان نییە دروستبوونەکەی بۆ ئەبێ بەڕاستی ئێمە شوێنکەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم سنەتەکانی ئەو جێبەجێ بکەین سڵاواتی زۆر لێ بین دوعا زۆر بکەین تا نزیک بی لە خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم زیاتر خۆشە بێت لەبەرەوە هەر کاتێک کە پێغەمبەری صلی الله علیه و سلم زۆر خۆشویست حاجزێ دروستە بێت پەردەیە دروستە بێت لە بینی ئێمە و نەفسی ئەمارە بیسوءمانە یعنی ئەو نەفسەی کە گوناهبارە حتا زیاتر سڵاوات بین زیاتر لە نەفس و هەوا و ئارەزوو و دنیاویستی دوورەکەوینەوە ئەو کاتا بیتە ئینسانێکی ساڵح ئینسان بەڕاستی کە بوو بە ئینسانێکی ساڵح بۆ خۆی باشە بۆ دراوسەکەی باشە بۆ دەوروبەرەکەی باشە زیانی بۆ کەس نابێت زەرەر لە کەس نادا چونکە بەڕاستی ئینسانی ئیمانداری وایە دۆستانی خوا یعنی حەزەریان لەوە کردووە کەوا مێرولەیەک عەزیەت بن ئێتە چۆن ئینسان عەزیەتەیە چۆن کەسێک عەزیەتەیە لەبەرەوە بەڕاستی ئەوە دینداریە بۆ ئێمە بەڕاستی کە ئەومان زۆر خۆش بێ بەتایبەتی لەم مانگە مبارەکەیە ئەگەر بتوانین ژیان نامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بخوێنینەوە زۆر سوودی هەیە بتوانین سوود لە وتار و ئامۆژگاری ببینین سڵاواتی زۆر لێ بین ئەو ژیان نامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم تا ئێستا نووسراوە یعنی لەم سەردەمەی خۆمانە بەتایبەتی لەم 100 ساڵەی ئەخیرە ژیان نامەیەک زیاتر ڕەواجی پێدراوە کە باسی جەنگ و ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ڕووی جەنگ و لە ڕووی قیتال و ئەوانەوە کراوە بەڵام ئەبێ زیاتر ئیحتیمام بەوە بین کە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو ڕۆ باس بکەین کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕەحمەت بۆ هەموو دنیا وەکو ڕەحمەتی کە باسمان کرد یعنی خەڵک گوێی لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دڵی بکرێتەوە نەک دڵی دابخرێت یعنی ئەو جود چەند جۆر کەس هەن کە بڵێن ژیانی پێغەمبەریان باس کرد صلی الله علیه و سلم ئێستا بۆ نمونە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمووی شەڕ نەبووە چونکە ئەگەر تۆ هەموو جەنگەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو جەنگانەی کە بچوو بوون ناویان سریە بووە ینی بە سریە ڕۆشن جاری بووە ئەوە باس یەکەین لەم زنجیرە باسەیە کە سریە بۆچی چوون یعنی چوون بۆ ئەوەی دەوری مەدینە بپارێزن بۆ نمونە کاتی خۆی پێشمەرگەی خۆمان کە هەموو دەرچوونێکیان بۆ ئەوە نەبووە کە بڵێن شەڕ بێت جاروا بۆ بڵێن تیپێک ڕۆشتۆ بە منتیقەیەکە بەس گەڕان بووە جێش بە هەمان شێوە جێش عسکەری نظامی هەر بەو هەمان شێوەیە ینی مەرج نییە هەموو ڕۆشتنێک دەرچوونێکی سوپا بریتی بێ لە جەنگ هەموو غەزاکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بەشێکی زۆریان جەنگی تیا نەبووە 540 ڕۆژ شەڕ بووە ئەگەر معدەلی هەموو شەڕێک 20 ڕۆژ دیاری بکەیت چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم 27 غەزای کردووە لە ژیانی خۆیان کە هەموویشی شەڕ نەبووە وەکو باسمان کرد ئەگەر 540 ڕۆژ دابرین هەموو شەڕی 20 ڕۆژیشی پێچوو بێت هەموو جەنگێر 20 ڕۆژی پێچوو بێت ئەکاتە 540 ڕۆژ دەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەدینەیە کە 540 ڕۆژ ساڵێک و 5 مانگ کات دەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەدینەیە 10 ساڵ ژیاوە کەواتە لە 103 ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەدینەیە جەنگ بوو ئەی لە 197ەکەی بۆ باس ناکەین لە 197ەکەی باسی
ڕێزی دایک و باوک، باسی خۆشەویستی، باسی قیامەت، باسی ئیمان، باسی چۆن لەگەڵ دراوسیا باش بی. یعنی لە سەدا 92 ژیانی پێغەمبەر فەرامۆشمان کردوین باسی جەنگ و کوشتارەکەی یەکەین. دیوان نەبووە. ژیانی پێغەمبەر ڕەحمەتە بۆ هەموو دنیا. ئەم ڕەحمەتەی ئێمە زۆر جار خۆمان یعنی خەتای خۆمان بۆ شاردومانەتەوە. هەڵی خۆمان بۆ جاری واه بۆ شتێکمان بەرز کردوتەوە لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم. بەشتە ئەساسیەکەی ژیانی پێغەمبەرمان شاردوتەوە صلی الله علیه و سلم کە ڕەحمەتە بۆ هەموو دنیا. لەبەرەوە چۆن ئێمە ئەم سیرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەم زنجیرە باسی ئەو ڕەحمەتە ئەکەین کە ڕەحمەتە نەک هەر بۆ ئیماندار، بۆ کافر ڕەحمەتە، بۆ منافق، بۆ هەموو کەسی ڕەحمەتە پێغەمبەر صلی الله علیه و سلم. باسی ئەوە ئەکەین. یادی ئەو زاتە گەورەیە لە دڵی هەمومانایە ئینشاءالله، نەک هەر بەدەم ئێمە یادی بکەینەوە، ئینشاءالله بەکردەوەکانیشمان یاد بکەینەوە. چەندێ ڕۆژانە بە سڵاوات دڵتەکرێتەوە، یانیسە سڵاوە لە پێ سڵم ئایا حتا مشکلەی ڕۆژانەی ژیانمان لە ئەبات پێشەوەی کە ئەجرەکەمان دەستێت ئینشاءالله بە ئیزنی خواوە خۆی سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم. ئێمەش ئینشاءالله سونەتە دایمەن بەردەوام چەندێک بتوانین لەسەر زمانمانە بێت بە ئیزنی خوا. ئەگەر ژیانی پێغەمبەر سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شریعەتە جوانەکەی ئیسلام لە ژیانی ڕۆژانەمان دەربێنین هیچ ئەمێنێتەوە ناوی ژیان، هیچ شتێک نامێنێتەوە لەبەرەوەی ئەو هیچ نیقاشێکی تیان نییە. خۆی کردەوەکانی سونەتەکانی ئەتوانم بڵێم ناتوانانی هیچ تعریفێکی بکەیت، تعریفی تیان نابێنێتەوە. بادارم هەموو ساڵێک ئەم یادە بەرز و پیرۆز ڕابگیرێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم نوری چاومانە، هەمومان شوێنی ئەکەوین و شوێن ڕێبازەکەی ئەکەوین. خی گەورە بە شوێن کەوتی ئەو هەژمارمانکە ئیشاءالله. دەوارم هەمومان شوێن ڕێبازەکەی ئەو بکەوین، زیاتر تەطبیقی سونەتەکانی بکەین لە ژیانمانە تاوەکو بە ڕەحمەت و خۆشەویستی خی گەورەش بکەین ئیشاءالله. کە وەختی سڵاواتی لێ پێ سڵم چەندێ مشکلەکانت کەمەکات بێژگەلەوەی کە ئەجر قیامەتەکە دەسەکەوێت. بێگومان تەسیری زۆرە، هەم ئارامیە بۆ دڵەکانمان، هەم بۆ یعنی هەز بە ئاسوودەی ئەەکەی کاتێکە زیکر و یادی خواکەی کاتێ سەڵاوات لە دیاری پێغەمبەرە دەی صلی الله علیه و سلم. بێگومان ینی هینی هەیە. چیت ماوە بێڵی لە بەرنامەکەمان لە شیرینجا؟ هەمومان خۆشمان ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. مێداوارین خی گەورە لەمان ڕازی بێت بەوەی کە شوێن ڕێباز و بەرنامەکەی تۆ ئەەکەوین ئینشاءالله. للأمة الإسلامية والعربية بميلاد السيد الرسول صلى الله عليه وسلم وآله وصحبه وسلم. وهذا اليوم عزيز علينا وهذا الشهر عزيز علينا لتغيير الحياة الجذرية، تغيير نحو الأمة الإسلامية نحو الخير والبركة والستر والأمان إن شاء الله، ويحفظ العراق وأهله إن شاء الله بالستر وبالأمان. يعني شقد احنا محتاجين للامان، للمسامحه، للمؤاخاه، يعني السلام والمحبه بين المجتمع عن منظور لا نتفكك، امه واحده عرب وكرد وسنه وشيعه، فنحتاج للايمان ولعمق الايمان في الرساله النبويه الشريفه وفي ميلاد الرسول صلى الله عليه وسلم حتى تتجسد هذه الامور عندنا ونعلم اولادنا عليها ان شاء الله. يا رسول الله يا شاي مدينة، يا شاي مدينة، هركز عشقته دلي مشكينا، دلي مشكينا، نشبة مدينة واسم بطاوة واسم بابها هذا مداس رسول الله، رسول الله، يا رسول الله يا شاي مدينة، يا شاي مدينة، هركز عاشقتان دلي مشكلة، جنگانش کە ڕوویاوە کە لە سەدا وەکو وتمان لە سەدا حوتی ژیانی پێ بریتێ لە غەزاکان ئەوانش ڕوویاوە بۆ دیفاع بووە، نەک بۆ ئەوەی کە پێ شەڕی بێت. ئەو باسیەکەین لەم زنجیرەیە نزیکەی 600,000 فرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێگەیشتووە. ئەم 600,000 فرمودەیە صحیحی تایە، حەسەنی تایە، ضعیفی تایە، مەقبولی تایە لە جۆرەکانی حەدیث. زانەکانە فەرموون دەربارەی ئەحکام، یعنی ئەوەی کە حکمە لە
حدیثەکانە نزیکەی 2000 باسی حکمە، یعنی 2000 حدیثمان هەیە لەم 600 باسی حکمە، یعنی باسی ئەوەی کە تۆ ئەحکامی تایە. لە سەدا 3 فرمودەکانی پێغەمبەرەکە صلی الله علیه و سلم، لە سەدا 97 فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بریتیە لە چی؟ بریتیە لە باسی ئەخلاق و باسی چاکەکردن و باسی ڕێز و باسی وەفاداری و باسی پاک و تەمیزی و باسی ئەم شتانە کە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە پێویستمانە. لەبەرەوە سیرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سیرەتێکە کەوا هەمووی نور و ڕووناکیە، چۆن ئەم نورە لە خۆمان نەشارینەوە. قد جاءكم قرآن فەرمێ قد جاءكم من الله نور، لەلایەن خواوە نورێکتان بۆ هاتووە، یعنی ڕووناکیەکتان بۆ هاتووە. دەی ئەم ڕووناکیەوە خۆتان لە خۆتانی تاریک مەکەن، لە خۆتانی تێک مەدەن. سیرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن بمانەوێت لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم نورە دەربێنین. ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ژیانەکەی کۆکەرەوە بۆ، جامع بۆ. کۆکەرەوەی چی بووە؟ کۆکەرەوەی نوری وحی بووە، يعني نوری وحی کە قورآن هاتۆتە خوارەوە لەگەڵ نوری ئەم وجودا ئەم کەونە سیرەتی پێغەمبەر بۆ بە حرەکەت و جوڵەی ئەم نورە. لەبەرەوە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بریتیە لە نورێکی خوایی کە هاتۆ بۆ ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە هەرچیمان بوێت، یعنی دەست بۆ هەر شتێکە بێ پێویستیەکە تا ڕۆژی قیامەت هەر بێ. هەرچی تەوێت لەم ژیانی خۆتا لەو 23 ساڵی ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەست دەکەوێت. هەر بۆیە سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم جامعە، یعنی کۆکەرەوەی هەرچی ئیش و کارێک ئێمە ئەمانەوێت، هەرچی پێویستی پێمان. ئیستا پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم وەکو دەوڵەمەندێک ژیاوە کە سەردەمێکە لەگەڵ حەزرەتی خەدیجە ژیاوە، دەوڵەمەند بووە. وەکو فەقیر ژیاوە، جارێەوە بە 3 ڕۆژ بۆ نانی نەخواردووە، هیچی نەبوو بیخوا. وەکو دەسەڵاتدارێ ژیاوە، بەس پاشایەتی نەکردووە، دەسەڵاتدارەتی نەکردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم، یعنی حکوومەتێکی سیاسی حزبی دروست نەکردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم. پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەر بووە، هی هەموو ئومەتی ئیسلام بووە، هی هەموو کەسێک بووە. لەبەرەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو دەسەڵاتدارێک ژیاوە، بەڵام دەسەڵاتدارێکی دنیایی نا، وەکو ژێردەسەر ژیاوە، ئەو باسیەکەین لەم چیرۆکە و بەسەر هاتەیە. وەکو بانخوازێک ژیاوە، وەکو نوێژخوێنە ژیاوە، وەکو مەأمومی ژیاوە، لە دوای حەزرەتی ئەبوبەکر نوێژی کردووە، یعنی هەر ئیمام نەبووە. وەکو هەژار ژیاوە، وەکو دەوڵەمەند ژیاوە، ئەمانە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم. وەکو باپیرە ژیاوە، وەکو ئەوەی کەوا خەزوور بووە، وەکو ئەوەی کەوا باوکی مناڵەکانی بووە، چەند خێزانی هەبوو، جارێواشە بۆ ژنی نەبووە، چونکە لە تا 53 ساڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەک خێزانی هەبوو کە حەزی خەدیجە بووە. خێزانەکانی تری دوایی لە مەدینەکە هێناوێتی ئەوە ئوموراتی کترە و باسی کترەکە قسەی لەسەر دەکەین. پێغەمبەر صلی الله علیه و سلم مناڵی خۆی ناشتووە، یعنی تۆ کە وەختێک یەکێک مناڵێکی ئەمرێت، پێغەمبەر صلی الله علیه و سلم قودوەکەیەتی، نمونەی بەرزی ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم کە مناڵی مردووە چی کردووە، چۆن سەبری گرتووە، خێزانی مردووە چی کردووە. یعنی ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی مشکلە بێت لە ژیانی ئێمە پێغەمبەر صلی الله علیه و سلم بینیوێتی، ئەوەی خۆشی بێت، ئەوەی پێویستی بۆ ژیانمان لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەستمان دەکەوێت. بۆیە یەکێک لە ناوەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ناوی الجامعە، کۆکەرەوەیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم ژیانەکەی کۆکەرەوەیە. حەزم کردمانە کۆمەڵێ باس و خواسی ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خزمەتانە ئینشاءالله. یادی مولودتان پیرۆز بێ و خی گەورە سەرکەوتوتان کاو خۆشحاڵم، کاتم زۆر گرتن، داوای لێبورتان لێکم. وەرزاوەش باتێ ئینشاءالله. ما مدى تأثير النبي في المجتمع صلى الله عليه وسلم؟ النبي صلى الله عليه وسلم جاء بالرسالة السامحة ورحمة للعالمين. القرآن عندما يتكلم عن النبي صلى الله عليه وسلم النبي أولى بالمؤمنين من أنفسهم وما أرسلناك إلا رحمة للعالمين. ما هو الرحمة؟ يعني ما هو الرحمة عند الناس، يعني عندما ينظرون إلى النبي كيف رحمة النبي تفهمون؟ الرحمة عند الناس لازم تصير تراحم بيناتهم، واحد يوصل ويا الآخر. مع الأسف في الوقت الرحمة انتهت، راحت، يعني خاصة عندنا بالعرب، يعني بالمناطق العرب صار هيك، يعني البشر لا شيء، واحد ما يرحم الأخ ما قام يسأل على أخوه، وهذا مع الأسف يعني راح زمن الرحمة، زمن هو هذا مولود النبي عليه الصلاة والسلام، يقول إنا أنزلناك رحمة للعالمين، يعني مع الأسف بواسطة التطرف يعني صار هيجي. من صارت سنة وشيعة انتهى البلد، خرب بعد. قام واحد يكتب الأخ، الرحمة راحت من عندهم، قام يكتبون على الاسم، اسمك علي يقتلوك، اسمك عمر يقتلوك، اسمك حسين يقتلوك. مع الأسف حرامات دمر البلد. هذا مو سيرة النبي. لا مو سيرة النبي، لا حشا الله، حشا الرسول، لا مو سيرة النبي. الرسول صلى الله عليه وسلم يعني هو نزل بالقرآن يقول لك إنا أنزلناه رحمة للعالمين، ومن صارت يعني ماكو بعد رحمة للعالمين، يعني البشر اختلف. يعني فهم البشر هيك، خاصة تداخل العناصر المتطرفة في كل الطرفين، يعني في كافة الطرفين، وتداخل الناس
شكل غير صحيح للدين الإسلامي يعني، لأنه القدماء عندنا يعني آبائنا وأجدادنا يعني ما كانوا يعني يفهمون الدين الإسلامي هيجي، لأنهم أبدا يعني ما سامحوا لأحد يؤذي أحد، والأذية هو مصيبة عند المسلم. صحيح قبل ماكو شيء قبل، يعني اجدادنا وابائنا ما عندهم هيك سوالف، بس هسه من صارت يعني شلون اقول لك، يعني من صارت هسه الفلوس والواحد السلطه، واحد قام يقتل الاخ على الفلوس، اخ قام ما يسعى على اخوه، ابن عم ما يسعى ابن عمه، يعني صله الرحمه انتهت بيناتهم بين المسلمين. ژیانی پێ سنەتەکانی پێ چەند ضرورە لە ژیانی زۆر ضرورە هەموو سنەتەکانی بۆمان بگە جێبەجێکی ئینشاءالله هەر هەمووی ئەوەی کە پێغەمبەر کردێتی سەڵتم ڕاستیە مەگەر ئەو سنەتەکانی پێغەمبەر جێبەجێکەین هیچ مشکلەیەکمان نامێنێ. زۆر شتێکی جوانە. وەکو چی سنەت؟ هەوکو سنەتەکان ئەوەی کە فەرموویت وەکو بڵێن نوێژەکان بڵێن، وەکو سەردانی یەکتر، وەکو سیلەی ڕەحم، وەکو دڵباری لێبوردن لە یەکتر، وەکو جەنازە، وەکو هەموو شتە جوانەکانی. ئەمانە زۆر توانین بەکاری بێنین ئینشاءالله. لە ژیانی کوردەواری ئێمە ئەگەر ژیاننامە و سیرەت و ئەخلاقی پێغەمبەر دەربێنی هیچ ئەمێنێتەوە؟ نەخێر، جوانترین شتی تایە نییە، لەوە جوانتر هەر قەت نەبوو نایش بێت بە هیچ شتێک. ئێمە گەر بتوانین ژیان من ئێستا بۆ ناخۆشە، ئەو ڕێگە بازەمان بەداوە، یعنی قەناعەتم پێ بکە، ئەمە قەناعەتی من ئەگەر بێت ئەو ڕێبازە بگرین ئینشاءالله کەس کێشەی نامێنێ، هەمومان وەکو خۆشک بەلا باسەری پێگواشین. صلوات إلى پیغمبر. اللهم صل على سيدنا محمد. صلوات إلى پیغمبر. سيارة محمد صلاة. هذا أسرى لديدار محمد پیغمبر صلى الله عليه وسلم. نوێژی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تا بڵێ درێژ بوو، بە تایبەت نوێژە سنەتەکانی کە بە چەشنێک بوو تەنانەت هاوڵانیش بەرگەیان نەدەگرت. جائیتر بە نیەتی ئەنجامدانی نوێژێکی ئاوا دەستیە کرد بە نوێژ ئەنجامدان، بەڵام هەر کە لە نوێژەکەیە گوێی لە گریانی مناڵێکە بوو یەکسەر نوێژەکەی خێرا کرد، چونکە لەو سەردەمەیە بە مەبەستی نوێژکردن لە دوای پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم ئافرەتانیش بەشداری نوێژی جەماعەتیانە کرد. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو هەستەوە کە نەوەک دایکێ و مناڵە لە مزگەوت بێ نوێژەکەی خێرا دەکرد و بەم شێوەیە دایکەکەی ئاسوودە دەکرد.